من يطابا أنا بعليه وأنا بدرو بس أنا بمن نقطع خوكون لبرشي نات بمن توان آخر شون بو وكاد شنا آخر أقري جبان بيونني نات يتطوع بسوا كذا تري كي جبان بيونني والله من أبي باكم بقعة الثاني خوف لي بقوم يعني تو عربانية كد أبي كهر أونا باوك بتخاد السر عربانة هو يتخود والله دائما ما قال يجي بس يعني تونا لي وقاري بيت أنك أول ده بقول يا قصاد بما تدرون يا مول من تنا هذا قال يجي سوام ساعة تونا قالنا ناتو نعم واتخود ناتو يعني نعم ماشي بم عربانة دسير تو توانا أوش الدنيا بدرس خود من أصلا ده طبعا قوي أو إيش وأنا ده يعني بدأ في عربانة اللي يأكل مثلا أنا أسبوع خاص أنا أبوش أنا أنا أقول إلا بيتي يكي تمنى شنا تمنى دوا ثانية محمد عمر كريمنا كمان داما ومحمد كل هلا بو لدعي لسجماكيو أم حالتي نخوشي لقلاب شل دماخت نخوشي شل دماختي من محمد يتبلا نادم وضي خرابة لله تندلسيو أم كريمن باقي كدائما هاد بل لجوله هيك شيء تواناي كنيه بملابولا كبيبي ناتواني إلا بدس بواش خلي قريبي خي تصر عرباني بيبي بملابولا صوت المكتب لبل نيتواني أبي بو مكتبي يكي لقلي بيخاد باوش بيخاد عربانه لما كتبك بدياري وبيت حتى من بس خوشي نيتو أنا بشيء بمكتب يوم لبر حالات معيشته مادية وضع نما بخصوص مكتبه و لبز لميش كشتا عيبيني لخابة زي بس قاتل دسي إجناك بتما قاتل دسي يعني توزع باشا بس أو قاتل دسراني كي هيك إجناك يعني هر أوابو ديسال لخابة زابي مالي أنا أبي جماعة دزجاي خير خوازان بخشين أم عرباني كان بوي هنا وبو محمد بهدية زوج سباسي أنا كان مالي أنا أبي يا خويا من مناها زيابه وسباسي وكسر شغين كأم عرباني بهدية بناردو يوم زوج ممنوني دزجاي بخشينك كيارمتي أنا ومحمد ويسام محمد كم عربان الشحنة وقلت ما نسات وأنا بم عربان الشحنة وخيب شت الدرب تشبو الدكانة بوشونة بملا بولا وصداني مال خزمي وكا لم نزيكان لم كولانات وأنا بم عربان الشحنة تي بملا بولا بحالة بخوشي باشي توزي بونا خوشي كشي هر باشي لبري كتشو الدرب جوي كيبل السال تل خابز بم عرباني اسازور باشا بو عرباني كهيو كونغه او دسيه مانه ناتوانه بملا بيك هلي تاع بخلاص عربانه كيسار بخين ساعه عربانه ريت بخوي اتوانه بم عربان شحنه برب بملا ولا تسباس انا غين زور ممنون مالتان هوا بخوا نمونتان هر زور بيو قال لبرايتان كم نكا
دسنا كل يوم دعاء خير عليه وخير قادر ونرجع بقسين يا ربي خواه لا استعصاق يوم خواه لا استعصاق يوم خواه لبنا بدوليا كاي سلام دعاء كريمة هو كذلك دولة منو داسيانا الوهي المدي بقسين من كأدلية بيقوس وأنا بعنا وقوامي يعني بلاتي وقوامي تمر قاضي قوامي شو كا بيتين بيني وقوامي قاضي قوام كنت بيتو يعني شو بيتو زبيه محمد هاوكارم ناتوانم بڕۆمە ڕێوە ئەگەر بەم عەرەبانە پاڵم بنێن ئەبێ خۆیان پاڵم بنێن ناتوانم بەم عەرەبانە خۆم بڕۆم اینجا کە ئەڕۆمە بەر دەرگا هەردا ئەنیشم ناتوانم ئەسمە سەر پێ لەگەڵ هاوڕێکانم یاری بکەم اینجا کە دایمکە ئەچمە بەر دەرگا هەردا ئەنیشم مەگەر قسەیان لەگەڵ بکەم بە دانیشتنانۆ اینجا کە ئەم کورسی کە ئێوە بۆتان هێناوەم مەگەر خۆم بەوە بتوانم بڕۆم اینجا کە من بەو عەرەبانی کە بۆتان هێناوەم بەوە ئەڕۆم بۆ ناو بازاڕ اینجا بەو عەرەبانەش ئەتوانم پێی بڕۆم بۆ مەکتەب اینجا کە ئەتوانم لێشی بخوڕم لە دەرەوە اینجا کە و عەرەبانەیە زۆر چاکە بۆ من اینجا کە باوکم بۆیە نەیتوانێ و عەرەبانە بۆ کڕێ ئیشی کرێکاری ئەکات خۆشم بەم عەرەبانە ناتوانم بڕۆم ئەگەر پاڵم بنێن من ئەچمە سەر کورسیە بەم بزوانە دایک و باوکم پاڵم نانێن خۆمە ڕۆمە ڕێوە بەو کورسیە ئێمە ماڵێکین زۆر هەژار و نەبوون و دەستکورتین لە پێنجێنی ئەم مناڵە نوقسانەمانەیە تا ئێستا چەند ساڵە هاتوچۆی دکتۆری پێەکەین بردومانەتە چەنەها شوێن هەر لە مناڵیەوەتی لەدایک بووە ئەم مناڵەوە بووە تا ئێستا توانای هیچ شتێکمان نەبوو بۆی دابین بکەین لەبەر نەبوونی لەبەر هەژاری لە کرێچیابوون کرێمان بۆ نەدرا خاوەنخانە و دەریکردن ئێستا هاتوونەتەوە سەرماڵ بۆ ژوورێکی ماڵی خەسووم دوو ماڵ لە دوو ژوورای یعنی ئەوە هیچ ژیانێک نییە دوو ماڵ لە دوو ژوورا بێ یعنی توانای هاتوچۆ و یعنی توانای بۆ نمونە ئیسراحەتە هەمە زۆر شت هەیە یعنی زۆر دەستکوتین زۆر نەبوون پیاوەکەم تووشی فەقەرات بووە بە هەمان ئەم مناڵە نوقسانەش مانگانە من ئەی بمە سلێمانی مانگانە لە 150,000 کەمترم پێ بێ بەش ئەیادەی سلێمانیم ناکات یعنی ئەم ساڵش ئیتر تەمەنی 6 ساڵە لە مەکتەب وەرگیراوە یعنی خەمی ئەوەم لێ هاتبوو کە چۆنچۆنی من ئەم مناڵە بەرم بۆ مەکتەب بە زستان بە گەرما یعنی زۆر خەمێکی زۆرم هەبوو زۆر دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەین ئەوان هەستان بە دابینکردنیە کورسیەک بۆ ئەم مناڵە تا ئێستا من بەم عەرەبانە هاتو چۆن پێ کردووە بۆ ناو مناڵ بۆ کۆڵان بۆ بازار بۆ هەموو شوێنێک یعنی زۆر ئەرکێکی زۆری هەبووە بۆ من بەڕاستی زۆر ئەرکی گران بۆ زۆر قرس بەخێوکردنی هەم چوونە دەرەوەی بەملایە بەولایە بۆ دکتۆریا زۆر ینی مەسرەفی هەبوو ئەمانە ئێسش دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم کە هەستان بە دابینکردنی کورسێکی شەحن بۆ ئەم مناڵە
دەستخۆشی لە خێرخوازانیش ئەەکەم بۆ ئەم کورسێکە بۆیان دابین کردین ئەم مناڵە تەبعاً بە پێی تەمەنی ساڵ لە ساڵ گەورەتر بێت تەبعاً ئەرکی زیاتر ئەبێ هەڵگرتنی قورسایی زیاتر ئەبێ مەصرفی زیاتر ئەبێت ئێستش لەم کاتە ئەممان ئەم کورسیان بۆ دابین کردین زۆر دەستخۆشییان لێ ئەەکەین خوای گەورە پاداشتی ئەوان شو خێرخوازانیش باتەوە. هوري وەرە باتە لێ مزگەوتەکە بڕۆین و بێنەوە. ساکۆ کارەباییە خۆمە جوانم پێی بڕۆم. ساکۆ ئەمە دەستگای بەخشین ئەم کورسیان بۆ هێنا زۆر دەستگای بەخشین زۆر دڵخۆشم پێی. ساکۆ بووە هەتا خوارە و پێی نەڕۆین و لە خوارە و بێنەوە سەرۆ دەستگای بەخشین دایە هەتا کەڕێکی بزگاتەکە چوم و هاتمەوە. ساکۆ وەرە با بڕۆین هەتا خوارەوە بڕۆین دادا ئەو دوکانە ڕۆینوینەوە هیچ ناکڕینە بە کورسی کارەباییەکە ئەسوڕێنەوە. محەمە هاوڕێی منە ئەگە بینیم لە دەرگاکە کورسیەکیان وێهێنابوو زۆر دڵخۆش بووم. ئەمجا ئەتوانم پێ بچێ بۆ مەکتەب هاتوچۆی پێ بکە ئەتوانێت بچێ بۆ شوێنەکان ئەگە خۆی حەزی لێتی. دەستخۆشی لە خێرخوازان ئەەکەین چونکە ئەم کورسیە بۆ محەممەدیان هێناوە چونکە ئەتوانێت هاتوچۆی پێ بکە. من چارەسەرم لێرە ناکرێ چارەسەرم لە دەرەوی وڵات دەکرێت. من داوا لە خێرخوازانەکەم بمنێرنە دەرەوی وڵات چارەسەرم لە دەرەوی وڵات بۆ بکەن ئینجا کە ئەمەلیاتم بۆ کرد بێم و ئێرە و لەناو هاوڕێکانما یاری بکەم. دیارە ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بەشێکی زیندومان هەیە کە بە ناوی بەشی بێباوکانە منداڵانی بێباوک کە سەرۆکاری ئیشوکاری منداڵانی بێباوک ئەەکەین و تا ئێستا سوپاس بۆ خوای گەورە 1960 منداڵی بێباوک لای ئێمە ناوی تۆمارە کە موچەی مانگانە وەرەگرێ. ئێمە چەندێک گرنگی ئەدەین بە لایەنی ژیانی ئەو منداڵانە وەکو دەعمکردن و تەمیرکردنی ناحیەی مادی و دابینکردنی موچە بۆیان چەنەها قات ئەوەندەی تر ئێمە لە خەمی ئەوە داینکەوە ئەو مناڵانە مناڵێکی تەندروست دەرچن سبێنە لە ناو کۆمەڵگادا مناڵێک دەرچن کە سوود بەخش بن مناڵێک دەرچێ کە سبێنە جێدەستی دیار بێت لە هەر بوارێک لە بوارەکانی ژیاندا. سوپاس بۆ خوای گەورە کە ئەو دەورانە لە هەموو شار و شارۆچەکان لە زۆربەی شار و شارۆچەکان دەورەی هاوینەمان کردەوە بۆ ئەو مناڵە چاوگەشانە کە ئەو دەرزانە بخوێنن و لەو مەوجە بەدڕەوشتی و لەو مەوجە فەسادێک کە ئەمڕۆ ڕووی کردوتە جیهان بتوانین پارێزگاری بە شوناسی ئەو مناڵانەوە بکەین کە ئەمە مناڵی کوردن و بەچکەی کوردن و بەچکەی موسڵمانن هەم ئادابە ئیسلامیەکان فێر بن هەم ئەو کولتور و ئەدەب و ئادابە جوانانەی ناو کوردەواری خۆمان کە احترام لە دایک و باوکە احترام لە مامۆستایە احترام لە دەوروبەرە هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی عرف و عادەتەوە ئەو مامۆستایانە فێریانەکەن خوای گەورە پاداشی خێریان باتەوە. سوپاسیشمان هەیە ئێمە ئەمڕۆ لە شارۆچکەی چەمچەماڵین بۆ نووسینگەی بەخشین بۆ بەشی بێباوکان کە ئەو برا بەڕێزانە لێرە ئەرکێکی قورسیان کێشاوە کاک نەجات بە تایبەتی سەرپەرشتی ئەم دەورانیان کردووە. سوپاس بۆ هەموو مامۆستاکانیان سوپاس بۆ هەموو ئەم قوتابیە جوانانە کە هاتوون لێرە دانیشتن بۆ ئەوەی فێری قورئان و ئاداب و زیکرەکان بن بۆ خۆشیان و بۆ کۆمەڵگاکەشیان ئینشاءالله.
أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم القارعة ما القارعة وما أدراك ما القارعة ڕۆژبەرزی فێرش هەبین و ئادابش فێر دەبین ماسی وێزگاری بەخشیش دەکەم لەو ئادابایی کە فێرمانەکەن و لەو ڕۆژبەرزی فێرمانەکەن خێرشیان منوسەوە یا ڕستیان زۆر سوپاس بۆ بەخشین ڕۆژمان فێرەکات فێری ئادابەکان و پیتە ئینگلیزیەکان و عەرەبیەکان فێر دەبم سوپاس بۆ بەشی باوکان هیوادارم ئێوەش بەردەوام بن این خولێکی پەروەردەیمانەیە بۆ زیاتر لە 50 مناڵی بێباوک سوپاس بخوا کە ئێستا لە بەشی پشتۆی مەدرسەکە دەرزە خوێنن دەرزەکانیان بریتە لە عەقیدە و پەروەردە و تەفسیر و جوزئی ئەمەیان پێ لەبەرەکەین و سوپاس بخوا دەورەکەیان بە هاوکاری 4-5 مامۆستای خۆبەخش خی گەورە جەزایان باتەوە بەردەوامە و بەشی بەخشینی بێباوکانیش بەڕاستی زۆر ماندوو بن لەگەڵمانە و هاوکارمانن و ئێمە پشتیوانی ئەوانمان لەگەڵایە بۆی ئەتوانی کارەکانمان بەرین و سوپاسیانەکەین. دیارە لە دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە پرۆژەکان کە بەشی بێباوکانە و لەناو بەشی بێباوکانە پرۆژەیەکمان هەیە پێی ئەوترێ پرۆژەی پەروەردەی. ئەم پرۆژە پەروەردەیە یەکێک لە استراتیژەکانی کاری بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین کە تایە ئەو منداڵە بێباوکانی کە دەستگای خێرخوازی بەخشین سودمەند ئەبن لە لایەنی پەروەردەیشەوە ئینشاءڵڵا بەرەو پێشە برێن و فێری بیر و باوەڕەکان و ئادابە گشتیەکان ئەکرێن وایان لێ ئەکرێت کە ببنە کەسێک کە بۆ کۆمەڵگا سوودیان هەبێ و خۆشیان بۆ خۆیان سوودی زۆر گەورە ببینن. بەڕێزان ئێمە لە ئێستاە لەسەر جەم نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین وانە پەروەردەیەکان بۆ مناڵانی بێباوک جێبەجێ ئەکەین و لە ئێستاە نزیکی 600 مناڵ وانەی پەروەردەیی ئەخوێنێت. بچکۆلەکەم لە بەخشین مەعاش وەرەگرێ منیش بە شانازی هاتوومەتە ئێرە فێری قورئان بم فێری ناوی خوا بم فێری ژەرنامەی پێغەمبەران بم پێش ئەوەی بێمە خولە زۆر زیکرەکانم نەئەزانی ئێستا هاتوومەتە ئێرە زیکرەکان هەمووی ئەزانم هەمیش سوپاسی مامۆستاکان مەکەم کە هێنە ئێرە ئازێتە کێشین بۆ ئێمە دەرزمانە پێڵێنەوە دەستخۆشیش لە دەستگای بەخشینەکەم کە ئەم هەلای بۆ ئێمە ڕەخسان کە بینە ئێرە فێری شت ببین فێری قورئان ببین لێرە فێری شتی زۆر ئەبین لێرەیە. فێری قورئانمانەکەن فێری ئادابەکانمانەکەن فێری نوێژمانەکە دەستی مامۆستاکانمان خۆش بە خێریان بنووسێ ئەمان بن بۆ شوێنان زۆربەی شتەکانیان فێرمان کردووە ئەو کەسان ئەو مناڵانێکی دێنە ئێرە نوێژەکان نازانن نوێژیان فێرەکەن قورئانیان فێرەکەن ئیتر ئادابەکانیان فێرەکەن زیگریان فێرەکەن. ئەم قولش پێکاتووە لە فێرکردنی قورئان و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بابەتەکانی دیکە لەسەر شێوازی خوێندنەوەی قورئان و شێوازی فێربوونی عەرەبی و زمانەکانی دیکەدا. دەستگای بەخشین و سینگەی چەمچەماڵ خولێکی خەیاتیمان بە هاوکاری ئەنجومەنی خوشکانی چەمچەماڵ کردوتەوە کە خولەکە هەم دایکانی مناڵانی بێباوکی تێدایە بەشدارە کە بۆی لە مستەقبەلا ببن بە خەیاتێکی باش و بژێوی ژیانی خوانی پێدابینکەن
و هەم ئافرەتانی تریژ وەکو ئەنجومەنی خوشکان بەشدارە سوپاس بۆ ئەنجومەنی خوشکان کە هاوکارمان بوون لەگەڵمانە مامۆستان بۆ خولەکەمان دابین کرد و ئینشەڵا سەرکەوتووە بن لە کارەکانیانە و ئایشتوانن ببن بە خەیاتێکی سەرکەوتووە بژێوی ژیانی خۆشان دابینکەن. سپاس بۆخوای پەروەردگار کە ئێستا خولێکی درومانی بۆ دایکی مناڵە بێ باوکەکانی بەشی باوەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە نووسنگی چەمچەماڵ کراوەتەوە کامە بێتە دەرفەتێکی باشتر بۆ ئەوەی کام کەسانە بتوانن زیاتر پێش بە خۆیان بەسن و بتوانن بۆ ژیانی خۆیان بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان پشتبەستنیان بۆ خۆیان زیاتر بێ و دەواازەیەکی ئومێدیش بێ بۆ ئەوی بتوانن زیاتر ئومێدیان بۆ ژیانی خۆیان بۆ دروست بێتەوە. بەشی بێ باوکانی دەستگای بەخشین بەغیری ئەوەی کە وەکو موچەدان با بڵین موچەدا بە 1960 مناڵی بێباوک لە ئێستاە و هەروەها وانەی پەروەردەی بۆ زیاتر لە 600 مناڵی بێباو کردوێتەوە بەڵکو دەرفەتی کاریش بۆ دایکی مناڵە بێباوکەکان ئاڕاقسێنێ تا بتوانن پشت بە خۆ بەستنیان زیاتر بێ و بتوانن پشت بە ژیان پشت بە خۆیان بەستن بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان. سپاس بۆ نووسنگەی بەخشین لە چەمچەماڵ کە ئەرکیان کێشاوە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە هەستاوە بەکردنەوەی ئەم خولە بۆ ماوەی 15 ڕۆژ کە سوودێکی زۆری هەیە بۆمان ئەتوانین بەیانی بژێوی ژیانی خۆمانی و مناڵەکانمانی پێدابینکەین. زۆر سوپاسیانەکەین دەستخۆشیان لەکەین بۆ دەستگای خێرخوازی بەخشین بە باوکان.